گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگەل لە هەر شوێنە گوێبیستیەمان سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسی ئەم جارشمان تایبەتە بە پێگەی کورد لە سووریا و ناوچەکە دوای ڕێکەوتنی نێوان قەسەدە لەگەڵ حکوومەتی ڕاگوزاری سووریا. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش میوانداری ڕۆژنامەنووس محەممەد محمودمان کردووە. کاک محەممەد بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان سەرەتا گەر بپرسم بەڕێستان چۆن هەڵسەنگاندن بۆ ڕێکەوتنەکەکەن و ڕێکەوتنەکە تا چەند گرنگە بۆ کورد و گەلانی سووریا. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بەرنامەکە. بێگومان هەموو ڕێکەوتنێک ئەگەر شەڕ و ئاژاو و ماڵوێرانی و کوشت و بڕ لە نەکارگەلی کورد هەموو گەلانی ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوور بخاتەوە بۆ خۆی ئەوە گەرنگی و کاریگەری باشی هەیە. و ئەم ڕێکەوتنی کە شەوی ڕابردوو لە نێوان مەزلوم عەبدی سەرۆکی هێزەکانی سووریا دیموکرات و حکوومەتی دیمەشقرا ئەکرێ بڵێن ڕێکەوتنێکی مێژوویە، ڕێکەوتنێکە کە کورد و خۆی پێکهاتەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە پێلەدا ئەبڕێ، لە مێژووی چەندەها ساڵی پێش خۆی دا ئەبڕێ بەو پێی کە کورد یان پێکهاتەکانی دیکە کە لە ڕێکەوتنەکات ئەکیدی لەسەر دەکرێتەوە نەکرد کورد لەو ڕێکەوت لە پێش ئاموساتی ئەو ڕێکەوتنەوە مافێکی ئەوتویان لە سووریای عەرەبیدا نەبووە پێشتر. ئەوە بۆ هەمومان ڕوونە. لە 100 ساڵی ڕابردوو کورد و هەموو پێکهاتەکانی دیکە لە ژێردەسەڵاتی ڕژەمێک لە دوایەکانی سووریا، بەعسی سووریا لە سووریا چەوسێنراوەتەوە. بۆیە ئەکرێ بڵێن ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی سەدەیە، ڕێکەوتنێکی مێژووی گرنگە، ڕێکەوتنێکە ئەتوانین بڵێن لە ڕێکەوتنی 11 ئازاری ساڵی 1970 ئەو کاتی نێوان شۆڕشی کوردی لەگەڵ حکوومەتی ڕژیم بەعسا کرا بە شێواز و پێشکەوتنێکی دیکە و باشتر لەوەی کە لە ساڵی 1970 ئەنجامدرایان ڕوویدا. بۆ پێی کە ئەو کات کە ئەو ڕێکەوتنی ئازاری ساڵی 1970 ئەنجامدرا ئەتوانین بڵێن ڕێکەوتنەکە تا ئاستێک لە چوارچێوەی دامرکاندنەوەی پلانێکی هەرێمایەتیا بوو لە دژی کورد. بەڵام ئەوەی کە لە ڕۆژئاوای کوردستان، ئەوەی کە لە سووریا ڕوئەدا، ڕێکەوتنێکە کە هەروەکو چۆن لە بەرپرسانی هێزەکانی سووریا دیموکرات ئاماژەیان پێکرد کە ئەمریکا، فەڕەنسا، ئەڵمانیا، بەریتانیا و ئەو دەوڵەتە گەورانە لە پشت ڕێکەوتنەکەون. کەواتە ئەکرێ بڵێن ئەم ڕێکەوتنێکە لە ڕۆژئاوای کوردستان لە سووریا ئەنجامدراوە ڕێکەوتنێکی تا ئاستێکی باش نێودەوڵەتیە، ئەوەندەی کە ڕێکەوتنێکی دەوڵەتی ناوخۆیی سووری نییە. پێشتر ئەم ڕێکەوتنە ئامادەکاری بۆ کرابوو لەپڕ بوو، ینی ڕەنگە بۆ ئەوانەی کە بێگومان نزیکن لە میدیا و لەو گۆڕانکاریانە هەبوو لە ناوچەکە شتێکی کتوپڕ و ئەوە بوو. بۆ میدیای ئێمە بێگومان بۆ میدیا شتێکی کتوپڕ بوو، بەڵام باش بوو لەوەی کە کتوپڕ بوو. هۆی باشی ڕێکەوتنەکە گرنگی ڕێکەوتنەکە لەوەی کە کتوپڕ بوو، یعنی میدیا پێی پێ نەبردووە لە ڕاستیە لە ناوەندەکانی دیکە ئەڵێ و کورد ئەڵێ شەرحی بۆ نەکرابوو، لێکدانەوەی تەواوی بۆ نەکرابوو، یان سەرەتای تەواوی لە بارەوە باز نەکرابوو. هەر ئەوەش ئەکرێ بڵێن هۆکاری سەرکەوتنی ڕێکەوتنەکەی. چوو ئەکرا بۆ نمونە ئەم ڕێکەوتنە خاڵەکانی قسەی لەسەر کرابە، میدیا قسەی لەسەر کرا بکردایە، یان دەوڵەتان قسەیان لەسەر کردای، ئەو کاتە تەدەخولی زیاد بۆ دروستە بوو لەوەیە ڕێکەوتنەکە هەر لەگەڵ باسکردنی لەدایک نەبووە یان ببووە بەمێش. ڕێکەوتنەکە پێشتر ئامادەکاری تەواو بێگومان ئەم ڕێکەوتن تا چەند ینی پەیوەندی هەیە بە گۆڕانکاریەکانی ناوچەکە بە تایبەت لە دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد، پاشان گۆڕانکاریەکانی دیکە کە لە ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، پاشان ئەو بەریەکەوتنی بینی ئیسرائیل و ئێران، یعنی پێ دوایە لە ڕوانگەی ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکەیە وڵاتانی جلێز دەستیان ناوەتەیە لەو چوارچێوەی دامە بۆتە دەرفەتێک بۆ کورد کە بۆ مانگای لەم جۆرە بنێ.
بابەتەکە دوو چۆرە ئەکرێت لە دوو ڕوانگەوە بیری لێ بکەنەوە. یەکێک ئەمەی کە جەنابەت باسی کرد تەواوە بەوەی کە هەموو گۆڕانکاریەک، هەموو ڕێکەوتنێک، هەموو شەڕێک، هەموو پێشوەچوونێک زایندەی ئەو قۆناغەیە کە تۆی تای کە گەلەکەی تایە، کە نەتەوەکەی تایە، کە دەوڵەتەکەی تایە. بەڵام ئەوەی کە ببوورن ئەوەی کە ئێستا ڕوو ئەدا، من پێم وایە ئەگەڕێتەوە بۆ فاکتەرێکی دیکەی جیاواز. بێگومان ئەمەی کە ئێستا ڕوو ئەدا لەگەڵ ئەو گۆڕانکاریەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو ئەدا، بەڵام لەو گرنگتر ئەو فاکتەری کە ئێستا مەبەست مەقسەدی سەرکەم لەوە گرنگترە کە بوونی هێزی کوردە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا فیگەری ئێستا یەکەم هەڵسوڕێنەری هەموو ئەو بارودۆخەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگوزارێ بە تورکیا، عێراق، سووریا، ئێران تا ناوچەکانی دیکەش. بەو پێی ئێستا کورد یەکێکە لەو کادرانەی کە بەبێ دەست و پەنجەی ئەم لە ناوچەکە هیچ نەخشەیەک نەدا ئەڕێژێتەوە و ئەگەر داش ڕێژێتەوە هیچ نەخشەیەک بەبێ ئەم پێگەی خۆی قایم ناکە لە 100 ساڵی داهاتوە. بۆیە ئەکرێ بڵێن بێگومان ئەو ڕێکەوتنەیە ئێستا کە لە سووریا ئەکرێ زایندەی هەم ئەو فاکتەرێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا ڕوو ئەدا و هەم زایندەی پێگەی قووەتی کوردە لە ناوچەکە نەک هەر لە سووریا، بۆ پێی کە ئەو دانپێدانانەی کە لە ڕێکەوتنەکە ئاماژەی پێکراوە دانپێدانانێکی گەورەیە بەنسبەت کوردەوە، بۆی کە کورد پێکاتێکی ڕەسەنی نێو خاکی سووریای ساکرد لەم خاڵەدا خاڵی دووەمی ڕێکەوتنەکەیە ئەڵێ پێگاتەی کورد پێگاتەیەکی ڕەسەنە لە دەوڵەتی سووریا، بەڵام لەگەڵەوەشدا باز لەوە کرێ کە هەموو مافەکانی کورد دەبێت زامن بکرێ. بەستەکەی من ڕاستە ڕێکەوتنەکە هەیە، بەڵام ئایا هیچ گەرنتیەک هەیە بۆ دابینکردنی مافەکانی کورد؟ ئێمە دەزانین هەم لە سووریا و هەم لە ناوچەکەش کورد هەم دوژمنی زۆرە و هەم کۆمەڵێک ئاستەنگی گەورە هەیە لە بەردەمیا. پێت وایە گەرنتیەک هەیە بۆ جێبەجێکردنی ئەو مافانەی کە باز دەکرێت لە سووریا بگرێنەوە کورد؟ بێگومان هەر بۆ خۆی ڕێکەوتنەکە گەرنتی تەواو بێمەرجە بەوەی کە کورد پێکاتەیەکی ڕەسەنی نێو سووریایە. ئەمە یەک. دوو، هەموو جوڵەیەکی سیاسی، هەموو پێشوەچوونێک لە سووریا، تورکیا، عێراق، ئێران ئەوەندەی پەیوەندی بە دەوڵەتانی داگیرکاری سەرمایه‌دار یان دەوڵەتی بەعسی عەرەبیەوە هەیە. دوو، ئەوەندە من ئەڵێم پەیوەندی بە کورد خۆیەوەیە کە کورد خۆی چی ئەکا بۆ ئەوی لە داهاتووە ئەم پێگەیە قایمتر بکە. ئێستا ڕێکەوتنێکمان هەیە لە سووریا زۆر باشە. ئەگەر بۆ من و تۆیش و هەموو کوردێکیش ئەوە ئەزانین کە هیچ دەوڵەتێکی عەرەبی یان هیچ بیرکردنەوەیکی عەرەبی، تورکی، فارسی بە درێژایی هەزاران ساڵ و ئێستایشەوە ئامادەی ئەوەی تیانە کە ئامادە بێت دان بەبوونی مافی نەک زمان و کورد خۆی، بوونی کەلتوری، کۆمەڵایەتی، زمان، هەتا نەتەوەکە و تا دواتریش بیدا و نایدا و ئامادەنی ئەمدان پێدانانەی هەبێ. بۆیە ئەکرێ بڵێم بەدڵنیایەوە ئەوە کورد خۆیەتی لە ڕۆژئاوای کوردستان لە سووریا چۆن داهاتوەکەی دروستەکە. ئایا ئەم ڕێکەوتنە ئەکاتە بنەمای ئەوەی کە لە زووترین کاتە هەوی کوردبوونی خۆی لە سووریا بخاتە گیرفانی یان نەخێر دوای بخا وەک ئەوەی کە لە باشووری کوردستان ڕوویدا لە مەسەلەی ناوچە جەناوەکەکان ڕوویدا کە ئەبوو لە ساڵی 2007 ئەم بابەتە چارەسەر کرایە. ئێستا ساڵی 2025 بابەتەکە بە خراپتر لەوەی کە ئەو ساڵ کە ڕێکەوتنی لەسەرکرا ئێستا هەیە. ئێستا کەرکووک و ناوچە دابڕاوەکان ناوچەی ئەتوانم بڵێم تا ئاستێکی سونی نشین نین، یعنی سونی عەرەبی نشین نین، دەڵێن بڵێن شیعی عەرەبی سونی نشینن بەو شێوە. یعنی لەوەی کە پێشتر هەبوو ئێستا خراپترە، کەواتە ئەوە کوردی بەرپرسانی کوردی باشوورە کە نەیانتوانێت باش مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوا بکەن، ئەو ڕێکەوتنا بکەن. ئەیانتوانی لە پەنای ڕێکەوتنەکەەوە بەرمەبنای ئەو ڕێکەوتنی کە هەبووە ئەوەی کە ڕێکەوتنی لەسەر کراوە جێبەجێ بکەن. ئەمە دەستور، ئەمە یاسا، ئەمە ڕێکەوتن هەمانە فەرموونی ئیش لەسەر بابەتەکەی خۆمەکەم. ئەوەی کە من مەبەستە لێرە قسەی لەسەر بکەم ئەوەیە کە بەرپرسانی کوردی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو چەند جار ئاماژەیان بۆ کردووە کەەوە عەرەبە نەهاتۆتە پێشەوە
لەوەی کە ڕێکوتنەکان جێبەجێ بکەین باشە ئێستا بۆ بابەتەکە پێچوانە نەکەینەوە ئەو بۆ کورد نییە کە نەچۆتە پێشەوە بۆی کێشەکانی خۆی چارەسەر بکە لە عێراق مەبەستم چییە ئەمە بەسمەوە بە عێراقەوە بەوەی کە 10 ساڵی کە 15 ساڵی کە بۆی کورد لە سووریای داهاتوو نەڵێەوە عەرەبە ناتۆتە پێشەوە بۆی ئێمە ئیشەکەمان جێبەجێ بکەین ئێستا ڕێکوتنێکمان هەیە لانی کەم جوگرافیایەکی باشمان هەیە کە لە بندەست و دەسەڵاتی هێزی کوردی خۆیاتی کە ئەتوانن لە ڕووی فکری لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی لە ڕووی ئیداری ڕێکی بقا بەوەی کە 15 ساڵی کە نەگەڕێتەوە بۆ ئێستا کەواتە پرسیارێکی لێ بکەم ئەرک و بەرپرسیارەتی کورد لە سووریا لە دوای ئەم ڕێکەوتنە چییە ئەبێ کورد چی بکات ئەرک و بەرپرسیارەتی کورد زۆر گەورەترە لەوەی کە دوێنێ هەبوو ئێستا ئەرک و بەرپرسیارەتی کورد ئەوەیە کە ڕێکەوتنەکە لەسەر ئەرزی واقع جێبەجێ بکە بەچی بە یەکەم بە وەرگرتنەوەی ناسنامەی کوردی لە سووریای داهاتوو پێشتر کورد یان هەندێک لە پێکاتەکانی دیکە نەک ناسنامەیان ون بوو هیچ هەوەیەکیان نەبوو هیچ ناو ناسنامەیەکیان نەبوو ناونیشانێکیان نەبوو پێویستە چیت لە دوای ئەم ڕێکەوتنەوە وەکو یەکەم خاڵ کورد سبەی ناسنامەی کوردبوونی خۆی لە سووریای داهاتوو پێ بێت ئەمە یەک دوو لەوان گەرنگتر گەڕانەوەی ئاوارەکانی ئەفرین و سەرەکانی و کوێ ئەو ناوچە کوردیانەیە کە لە ڕۆژاوی کوردستان ئاوارە کراون بە هۆکاری بردومان و هێرشی دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ سەریان ئەمە من بێگومانم لەوەی کە عەرەب ناگەڕێنێتەوە بۆ شوێن و جێگانە پێویستە کورد خۆی ئەمە بکە لەبەر ڕۆشنایی ئەو ڕێکەوتنە ئەتوانێت لە ماوەیەکی کورتی نەخشە بۆ کێشراودا ئەمە جێبەجێ بکە سێ گەڕانەوەی بەنمونە دەسەڵاتی سووریا بۆ ناوەندە ئیدارەکانی ڕۆژاوی کوردستان ئەتوانێت لە ڕووی ڕێخستنەوە ئەمان ئەم ڕێکیان بخە و کارێ بکە کە سبەی ئەگەر هات و حکوومەتی سووریا لانی کەم لەم ڕێکەوتنە بەدەم پاشگەز بۆەوە کاریگەری گەورە دروست ناکات لەسەر ئایندەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆی کە کێشەی ئیداری سەربازی سیاسی فکری لەو جوگرافیای دروستکە و کێشە بۆ ڕۆژاوی کوردستان دروستکە بەلانی کەمەوە خاڵانی بەڕێز باس کرد لە تێکەڵکردنی یەکە ئیداری و مەدەنیەکانە بێگومان پرسیارمە بێ بەس ئەوەی کە بە نسبەت کوردەوە نامۆنیە بۆ من لە هەر هەم لە باشووریش بە هەمان شێوە هەبووەوە لە تورکیا و لە باکووری کوردستان و لە ڕۆژاواش ئێستا گرنگی هەیە بوونی زۆر باز لە دەوڵەت و دروستبوونی دەوڵەت و ئەوان ناکرا بەس یەکێک لە خاڵەکان لەم ڕێکەوتنەوە باز لە یەکپارچەیی خاکی سووریا و وازهێنانەکە لە دابەشکاری پێ دوایە مەرجە بۆ پێدانی مافەکانی کورد ئیلا بێ کورد دەوڵەتێکی هەبێ یاخود ئۆتۆنۆمیەکی هەبێ بۆی لە باشوور هەیە یاخود دەتوانێت بوونە لە چوارچەوەی سووریاشە ممارسەی تەواوی ماف و خواستەکانی خۆی بێگومان وەکو کوردێک دەوڵەتی کورد هەر ئەبێ دروست بێ ئەمڕۆ سبەی دوو سبەی ساڵی کە 10 ساڵی کە بەڵام تایبەت بە پرسیارەکەی جەنابە ئەوەی کە ئێستا لە سووریا لە چوارچێوەی ئەم ڕێکەوتنە ئەنجام درراوە بریتیە لەو واقعەیەکی کوردی دایە ئێستا ئەگەر بە مناڵێکی 10 ساڵ بڵێ سبەی دەوڵەتی کوردی ڕاگەێنین ناچێت بە مێشک و عەقڵیا چکە ئەزانێت چواردەورەکەی کێ ئەو لە چ جوگرافیایەکە هەیە بەچی دەورە دراوە بەنمونە لە ڕێکەوتنەکە ئەڵێ سووریای یەکگرتوو و دژی دابەشکاری ئەبێ بە پێی ڕێکەوتنەکە کوردیش موافقە لەسەری منیش موافقم لەسەری بەو پێی ئەکرێ لە ڕۆژاوای کوردستان هەرێمێکی کوردیمان هەبێ بۆ نا هەرێمی کوردستانمان هەبێت لە باشووری کوردستان بۆ نا سبەی لە ڕۆژهەڵاتی کوردستان هەرێمێکی کوردیمان هەبێ لە باکووری کوردستانیش هەرێمێکی کوردیمان هەبێ باشە ئەگەر ئێمە گەشتین بەو قۆناغی کە چوار هەرێمی کوردیمان هەبێ ئاساترن دیە لەوەی کە قسە لەسەر دەوڵەت بکەین یا ئەوەی کە ئێستا تەنها هەرێمێکی کوردیمان هەیە و هەزارە دەیان دەوڵەت دژایەتیمانەکە و لولەی تانک و تۆپەکانیان بەرامبەر هەرێمەکە و خودی ناوێنانی کوردیش ڕاگرتووە من باسی دەوڵەت بکەم ئەخر تۆ پێ دوایە ینی سێ هەرێمی دیکە هەبێ هاوشێوەی هەرێمی کوردستان بەو دۆخ و بۆ نا ئەکرێ من و جەنابیش تو بەشێکی زۆریش لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزانن کە ئێستا
هەموو ڕۆشنە پێشەوەیەک هەموو چوونە پێشێک لە مەسەلەی پرسیینەتەوە یا قۆناغ بە قۆناغە بازدان نییە. من و تۆی شەزانین کە کێشەی کوردی ڕۆژئاوای کوردستان لە بەغدا چارەسەر ناکرێ، لە ئێران چارەسەر ناکرێ، لە ڕاستیە لە ئەمریکاش چارەسەر ناکرێ، لە دیمەشقەوە چارەسەرەکرێ کە دیمەش چارەسەرەکەی پێڕەوا بینیت و چارەسەرەکە کرا ئەکرێ دواتر چارەسەر گەورەکە بگوازێتەوە بۆ تورکیا و دواتر وڵاتانی دیکە. کەواتە یەکەم هەنگاوی چارەسەری پرسی کورد لە تورکیا، عێراق، ئێران، سووریا بریتە لە پایتەختەکانی دیمەشق، بەغداد، ئەنقەرە و تاران، دواتر بۆ شوێنەکانی دیکە. ئێمە بیرمان نەچێت لە ساڵی 2017 باشووری کوردستان ڕوبەڕووی هێرشێکی بچووکی دەوڵەتی عێراق بوویەوە لە سا 50 خاکەکەی لەدەستدا. بۆ لەبەرێ ئەو کات بە دیاریکراوی مەسئول بازانی ویستی باز بدا، بازێکی گەورە بدا لەژێر چاودێری و قسەی تورکیا. بەڵام بینیمان سەرنجامەکەی چی بوو؟ سەرنجامەکەی لە زانی خەی لە سا 50 خاکی هەرێمی کوردستان بچووکردنەوەی ڕۆڵی کورد و هێنانە پاشە کشە پێکردنی ڕۆڵ و هێزی کورد لەو کاتێک کە بوو بە ویلدی سەرزمانی هەموو عالەم. باشە پشتیوانێکی گەورە لە هەموو عالەم هەبوو بۆ کورد. ئەم هێنایە خوارە بۆ خاڵی 1-0 و هەرێمی کوردستانی بچوو کردەوە تا ئاستێوی کە ئێستا گەڕینەوە بۆ ساڵی 91 کە سنوورەکەمان قەرهەنجیر و لەو لاشەوە پردێ بوو. بۆ لەبەر یعنی مەبەستم چیە لەو قسەی کە باسی هەرێمی کوردستانەکەم بۆی بیبەسمەوە بە سووریاوە. بەڵێ چارەسەری پرسی کورد بۆ ئەم قۆناغی کورد لە ڕۆژئاوای کوردستان بریتە لە چارەسەری پرسی کورد لە جوگرافیای سووریا. ئەمە بۆ سبەی بۆ تورکیاش ڕاستە چارەسەری پرسی کورد لە باکووری کوردستان لە چوارچەوەی تورکیا، چارەسەری پرسی کورد لە چوارچەوەی عێراقا، چارەسەری پرسی کورد لە چوارچەوەی ئێرانە. ئەمانە چارەسەر کران ئەنجا ئەکرێ قسە و باس لەسەر دەوڵەت یەک ئاڵا و یەک تا دوای بکەین. هەر لەسەرەوە پرسە بمێنمەوە پێدوانی جیاوازیەک هەبێت بوونە خۆتەزانی وەکو خۆشت باست کرد بۆی ڕفراندۆمەوە بۆ من مەسوول بارزانی دەوێت هەنگایەک بنێت هەنگاوەکە ئەوە بوو بەرچاڕوونیش هەبوو کە دۆخێکی هەرێمی کوردستان چی لێت، بەڵام ئەو هەنگاوەکەی ناو نشی توانی پابند بێ بەو بەڵێنانی کە یابووی. پێدوانیە جیاوازیەک هەبێمە لەبەرەوەی لە ڕووی بەڕێوەبردنەوە هەم لە ڕووی ڕێخستنیشەوە، ینی پێ دوایە لە ئێستادا بوونی ئۆتۆنۆمیەک هاوشێوەی ئەوەی کە لە ڕۆژاوا ئێمە ڕەوایە زانی، بەڵام ئایا ئەو ئۆتۆنۆمیا و هەرێمە هەماش لە ڕۆژهەڵاتی کوردستان یاخود لە باکووری کوردستان بەو جۆر و اینەیکە لە ڕۆژاوای کوردستان هەیە سەر بگرێ؟ ئایا پێدوانێ لە ڕووی بەڕێوەبردن لە ڕووی نەبوونی سەرکردە و ئەمانەیە هەرخۆت باسی ئەوت کرد بۆ منە کێشەی ئێمە نەبوونی سەرکردە بوو یاخود کەسانێکی سیاسی وەها کە بتوانن ڕوویایەکی ویان هەبێ بنمولانی کەم ئەوەی کە ڕوویا ڕفراندۆمیکیان نەکردە. پێدوانیە جیاوازی هەیە لەوەی کە بە هەمان شێوە لە پاسەکانی دیکەش بتوانرێت هەمان بەڕێوەبردن ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوویدا یان لە ڕۆژئاوای کوردستان ڕوویدا زایندەی قۆناغەکەیە لەگەڵ ئەو تێفکرین و هێزەی کە لەوێ وجودی هەیە. ئێمە زانین کە لە باکووری کوردستانیش هەمان فکر و ڕێو ڕێباز بوونی هەیە و لە ڕۆژهەڵاتیش بوونی هەیە، بەڵام هەروەکو پێم هەروەکو لە پێشووتر ئاماژەم پێکرد ئەکرێ ئەوەی کە ئێمە باسی ئەەکەین قۆناغ بۆ قۆناغ جیا بکرێنەوە. ئەوەی کە ئێستا لە سووریا ڕوویدا زایندەی قۆناغەکەیەتی ئەو گۆڕانکاریەتی کە لەو مەنتیقە ڕوو ئەدا ئەکرێ سبەی دوو سبەی لە باکووری کوردستان و تورکیا ڕوودا، ئەکرێ پێش باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوودا. بەڵام بیرمان نەچێ ئێمە کۆکین لەسەرەوەی کە ڕوو ئەدا، چونکە ئەم گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەرارە ڕووبدا کورد فیگەری یەکەمێتی کە بە گۆڕانکاری لە ناوچەکە بێنە دەدی. کورد لە کوێ بوونی هەیە لە باکووری کوردستان، لە ڕۆژهەڵات، لە ڕۆژاوا، لە هەرێمی کوردستان. کەواتە هەموو گۆڕانکارێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکەم شوێن و جێگە کە گۆڕانکارێکە ئەیکرێتەوە ئەو ناوچانن کە کوردیان تایە.
هەر ئەمەش هۆکارە لەوەی کە بابەتی مەسەلەی پرۆسەی بانگەوازی ئاشتی پرۆسی ئاشتی لە باکووری کوردستان و تورکیا پەیوەندی بۆ گۆڕانکاریەوەیە کە ئێستا لە ناوچەکە ئەکرێ ڕوودا. ترسی تورکیا لەوەیە کە پێش ئەوەی بارودۆخی تورکیا ڕوبەڕووی ئەو گۆڕانکاریە بێتەوە ئەو هەوڵێکدا بۆ ئەوەی لانی کەم کورد بۆ ماوەیەکی کاتیش بێ بەخۆیەوە گیردا یان ڕابۆسێنە بۆی شەپۆلی گۆڕانکاریەکە بە تورکیا تێپەڕ بێ بەم خەریتە و جوگرافیای کە ئێستا هەیەی کە بێگومانم نایمێنێ. بەڵێ تێگەڵکردنی سەرجەم دام و دەستگا مەدەنی و سەربازەکانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا بۆ ناو ئیدارەی دەوڵەتی سووریا لەوانە بوون باز لە دەواازە سنوورەکان کراوە فڕۆکەخانە و کێڵگە نەوتیەکان و بابەتی گاز و کارەبا و یەکە خزمەت گوزارەکان. ئەمە تا چەند گرنگیمانەوەی ئەو ڕێخستانەی کە لێسادا هەیە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا بدوایە تا چەند ئەمانە پارێزراو ئەبن یاخود ئێمە باز لە هێزە سەربازەکانەکەن بوونە ئێمە ئایندەی قەسەدە لە نێو ئیدارەی دەوڵەتی سووریا چۆن دەبێت. لە ڕووی سیاسیەوە ئێمە ئەزانین کە ئەم ڕێکەوتنە بە کوی گشتیان مەبەستم ئەوەی دانپێدانانە بە بوونی کورد وەک نەتەوە، بوونی کورد وەک هێز، بوونی کورد وەک یەکەی ئیداری، بوونی کرد وەک ناوچەی ئۆتۆنۆمی. ئەوەنە قسەکردن نیە لەسەر ئەوەی کە چەند مۆزەفی دیمەشقیان لە فڵانە دائیرەی سەر بە ڕۆژاوای کوردستان داوامەکەن و دواتر ئەکشێنەوە وەزعەکە تێکەدەن. یان چەند سەربازی دیمەشقیان تێکەڵی هێزەکانی ناو سووریا دیموکراتەکرێن. ئەمە ڕوو نادا لە سووریا داهاتوو. هەوڕەکو چۆن ئێستا بنمونە جێگەی 20 سەربازی عەرەبی عێراقی بەغدادی یان مەسەن کەربەلایی نابێتەوە لە ناو هێزی پێشمەرگەی فڵان لیبا بۆ نمونە جێ نابێتەوە چکە ئەمە کوردەوە لە ڕووی نەتەوە پێکاتەوەم کوردە و جیاوازە ئەو عەرەب و جیاوازە ئەم چەند ساڵ لە چوارچەوەی ئەم فیرقای شەکا و چەند ساڵە لە منتەقەی خۆی مەبەستەکە چییە؟ ڕێکەوتنەکە بە کۆی گشتی دانپێدانانە بۆی کە باسم کرد ئەوەندە گەڕانەوەی چەند کەس و مۆزەف و بەرپرسێکی عەرەبی نییە بۆ ناو ئەو یەکە ئیداریانە جا بە یەکەی ئیدارەی خۆسەرەوە هەتا هێزی سەربازی هێزەکانی سووریا دیموکرات پەیدە و تا دوایش. ئەمە ئەوە بابەتێکی دیکە مەسەلەی ڕێخستنەوەی سنوور نەوت و کانزا و کشتتوکاڵە لە سووریا داهاتوە. ئەکرێ ئەمانە لە چوارچەوەی هەمان ڕێکەوتنا بەشێکی وەکو سەروەتی نیشتیمانی سووریای داهاتوو بەشێکی بگەڕێتەوە بۆ دیمەشق بە مەبەستی دابینکردنی پێداویستەکانی هەوڵاتیان لە کۆی سووریا کە بێگومانم هیچ کوردێک لەگەڵ ئەمە پێچەوانە نییە لە ڕووی بیر و بیرکردنەوە بۆ پێی کە بەرهەمێکە لە خاکێکا بێ بەرهەمی هەموو هەوڵاتیانی ئەو ناوچە و بە پێچەوانی عەرەبەوە بە پێچەوانی تورکەوە بە پێچەوانی فارسەوە کە بەردەوام کار لەسەرەوەکەن کە ئەوەی هەیە هی ئەوانە و نابێت بە کورد ڕەوا ببێنرێت. ئەمە ئەوە بابەتێکی دیکەمێتەوە مەسەلەی نەوتە کە ئەکرێ ئەوش بەشێکی گەڕێتەوە بۆ دەوڵەتی سووریا و هەموو ئەمانە لە بەرامبەر دانانە بە مافی کورد لە سووریای داهاتوو. بێگومانم مەسەلەی نەوت کانزا کشتتوکاڵ ئەوەندە گرنگ نابێت لە بەرامبەر دانان بە مافی نەتەوەیەکە. بەڵێ گەڕانەوەی ئەوەکان بۆ زەدی خۆیان بە تایبەت داوەڕەکانی ئەفرین و سەرەکانی و گرێسپی لەو چوارچێوەشدا زامنکردنی ئاسایش لەلایەن دەوڵەتی سووریاوە پێدوانیە گەڕانەوەی ئاوارەکان و ئۆکۆی باز دەکرێت زامنکردنی ئاسایش لەلایەن دەوڵەتی سووریا و کۆتاییێنان بێ بە دەسەڵاتی تورکیا لە ناو سووریایە. وەڵام من بە پێچەوانە بیرەکەمەوە بۆی کە دەسەڵاتی یان گەڕانەوەی سووریا دەسەڵاتی سووریا بۆ ئەو ناوچانە ناکاتە کۆتایی دەسەڵاتی تورکیا لەو ناوچانە. ئەکرێ بڵێن بەشێک لە ئاوارەکان ئەکرێ بڵێن بەشێک لە ئاوارەکانە گەڕنەوە بۆ ئەو ناوچانە و ئەکرێ کورد وەکو هێز وەکو هێز هێزی جوواکی خۆی هێزی پاراستنی جەوهەری خۆی بگەڕێنێتەوە بە ئەو ناوچانە بە ئۆیلانی کەم ئەوەی کە دەست درێژی ئەکرێتە ئەکاتە سەر کورد
سەر پێکاتەکان ئەمان لە ڕووی ڕێخستنەوە ڕێکیان بخەن و بەرپەرچیان بدنەوە. مەبەستەکە چێ لێرە؟ گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان بە تایبەت لە ئەفرین و سەرەکانی و ناوچانە ئەکاتە گەڕانەوەی هێزەکانی سووریا دیموکراتیش بیر و نەچێ بە پێی ڕێکەوتنەکە بۆ ئەو ناوچانە لە چوارچەوەی هێزی سەربازی نەتەوەی جوگرا پێکاتەی ئەگەر ڕێگەش نەدرێ هێزەکانی سووریا دیموکرات بگەڕێنەوە ئەکرێت لە ڕووی وەکو هێزی پاراستنی جەوهەری جوواکی بگەڕێنەوە بۆ ئەو ناوچانە. بەڵام قسەکەوەیە کە گەڕانەوەی ئاوارەکان ناکاتە دەرکردنی هێزەکانی تورکیایان گروپەکانی تورکیا لەو ناوچانە، بەڵام ئەکرێ کورد بۆ خۆی جارێکی کە پلان دابنێتەوە بەوەی کە چۆن ئەو گروپانەی کە سەر بە تورکیان لەو ناوچانە سنووردار بکە و هێرچەکانیان ڕابگرێلانی کەم لە بەرامبەر کوردی ئەو ناوچانی کە لیان ئاوارە کراون. ئەمە خاڵێکی دیکە گرنگ لە ڕێکەوتنەکە ئەوەیە کە گەڕانەوەی ئاوارەکان بۆ ئەو ناوچانە دوجار مەترسی گۆڕینی دیموگرافیا لەسەر ناوچەکانی ئەفرین و سەرەکانی وانە ئەڕەوێنێتەوە لە ڕاستیە کە لە ماوەی 8 ساڵی ڕابردووە تورکیا 7 ساڵی ڕابردووە تورکیا بە چڕوپڕی کاری ئێستا کرد کە کورد لەو ناوچانە نەیەڵێ و عەرەب و تورک و تەنانەت کۆپیەکاتەکان لەو ناوچانە جێگیرکەوە بەست ئەوەی کە کورد بە تەواوی لەو ناوچانە داوەڕێ. بەڵێ پاڵپشتیکردن لە دەوڵەتی سووریا لە شەڕی پاشماوەکانی هەم ئەسەد و هەموو گروپ و هێزانی کە لە سووریان بە تایبەت لە دوای ئاڵۆزەکانی چەند ڕۆژی ڕابردووی بۆ سەر یاخود کۆمەڵکوژکردنی عەلەویەکان گەر بپرسم ئایا ئەو کۆمەڵکوژیە هیچ کاریگەریەکی هەبوو لەسەر خێراکردنی ئەم ڕێکەوتنە چکەمە باسمان کە ڕێکەوتنەکە پێشتر ئامادەکاری بۆ کراوە بەڵام لەم کاتەیە کراوە بەڵام ئەکرێ بڵێن ڕاگەاندنی تەوقیتەکەی بڵێ ڕاگەاندنی تەوقیتی ڕێکەوتنەکە لەو کاتەیە پێچێ بەمەست بێ بەوەی کە ئەو هێرشە میدیایی نێودەوڵەتی کە لەسەر ئەحمەدشەر هەبوو بۆی کە کۆمەڵکوژی لە سووریا ئەنجامەدا کەم کاتەوە و لە ڕاستیە کەمیشی کردەوە بۆ پێی کە هەندێک دەوڵەت ڕاستەوخۆ لەگەڵ ڕاگەانی ئەگربەستەکە هاتنە سەرخەت و ڕاگەاندەیان بڵاو کردەوە و پاپشتی ڕێکەوتنەکەیان کرد. بەڵام ئەم ڕێکەوتنە و ڕاگەانی ڕێکەوتنەکە هەرگیز ناکاتە ئەوەی کە لە ئاستی نێودەوڵەتیە چاودا بخرێ لە کۆمەڵکوژیەکانی سووریا، چونکە ئەمە لە ڕووی تاوانی نێودەوڵەتی و تاوانە و دۆکۆمنت کراوە و قسەی لەسەر کراوە و بەڵگەکان لە هەموو میدیای عالەمدا ئەنی پەخش کراوە و بڵاو کراوەتەوە. بۆیە ئەکرێ بڵێن قۆناغێک دوای بخە و قۆناغێک دوای بخە و قۆناغێکیش ئەحمەدشەر لە تەسلیم کە بەوەی کە لەگەڵ خواست و داواکاری هەم کورد هەم پێکاتەکانی دیکە و هەم لایانی ئەمریکی و فەڕەنسی و نێودەوڵەتی بێتە پێشەوە بۆی کە زیاتر ملدا بە داوا و داواکاریەکانی ئەمان و کەمێکیش تورکیا لە خۆی دوورخاتەوە. بەڵێکاتە هێزی کورد بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەو پرۆسەی کە مەزانی لە ماوەی ڕابردوودا لە نێوان تورکیا و ڕێبەری گەلی کۆرا عەبدوڵڵا ئۆجەلان ئەنجامدرا. پێ دوایە ئەمە هەنگاوەکانی ئەو پرۆسەیە سەریعترە بکە یاخود تورکیا ناچار بکە بەوەی کە هەنگاوی زیاتر و بەپەلەتر بنێت بەرەو پیری ئەو پرۆسە ئاشتی کە دەست پێکراوە. تورکیا من بێگومام لەوەی کە هێزەکانی سووریا دیموکرات نەچەکدانن نە ئامادەن چەکدانن لەبەر ڕۆشنایی هەر بانگەوازێکە لە ڕاستیە، چونکە بۆ پێی کە خۆیان ئاماژەیان پێکرد بانگەوازەکە پەیوەندی بە ئەوانەوە نییە. ئەمە یەک. دوو، تورکیا ئەمڕۆ بێ یاسبەی هەر ئەبێ ملدا بوو ئەوەی کە ڕێککەوێت لەگەڵ هێزەکانی سووریا دیموکرات لەگەڵ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا یان لەگەڵ ئیدارەی خۆسەر. بۆ پێی ئەم نەتەوە لە ڕاستیە خاوەن هێزی سەربازیە، خاوەن جوگرافیایەکی گرنگە و ئەگەر بەنمونە بیشیانەوێ ئەتوانن سەرێشەی گەورە بە تورکیا دروستکەن. جیاواز لەوە لە هەمویان گەرنگتر کە تورکیا بەلایەوە گرنگە بەڕاستی و ئیسرائیلیش کاری لەسەرەکە، ئەمریکا کاری لەسەرەکە بوونی ئەو گۆڕانکاریە کە پێشتر قسەمان لەسەرا کرد کە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی داهات و ڕوئەدا بە تایبەت
ئێستا ساڵی 2025 بە تایبەت ئەو گۆڕانکاریان چەند ساڵی 2026 بەنسبەت تورکیاوە. بۆیە تورکیا ئەمڕۆ من لەدا یاس بێ من لەدا دووس بێ هەر بێ ملدا بەوەی کە لەگەڵ هێزەکانی سووریای دموکرات بکەوێتە گفتوگۆ و ئەبێ چارەسەری هەندێک کێشەی تەنانەت ئیداری هەروەکو چۆن لە ڕابردوو بەرامبەر هەرێمی کوردستان کرا ئەگەر چی ئەوەی هەرێمی کوردستان شەڕکردن بوو لە بەرامبەر پەکەکە. بەڵام دوجار هەر ئەبێ لەسەر مێزی گفتوگۆ دامنیشێەوە تورکیا ملدا بە داواکاریەکانی هێزیەکانی سووریای دموکرات و لە ڕاستیە ئەبێت دانیش بنێ بەو ئیدارە نیمچە ئۆتۆنۆمیکە لە سووریای ئێستا داهاتوایە. بەڵێ پێ دوایە تا چەند گرنگە ڕێکەوتنێکی هاوشێوەی کە لە ڕۆژاوای کوردستانەیە بە هەمان شێوە لە ئێستادا دەزانین دۆخی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداش تا ڕادەیەک ئاڵۆزی تێدایە. پێ دوایە ڕێکەوتنێکی لەو جۆرە لە ئێستاە لە باشووری کوردستانیش گرنگ بێت تایبەت بە هەرێمی کوردستان و عێراق. بەڵێ ئێمە ڕێکەوتنەمان هەیە لە ڕاستیە ئەوەی کە جێبەجێ ناکە ئەوە بەرپرسانی دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکەن. ئەوان چاویان لەسەر پول و پارە و گەندەڵیە، چاویان لەسەر چارەسەرکردنی کێشەکانی هاوڵاتی لە هەرێمی کوردستانە نییە. ئێمە خاوەنی دەستوری عێراقینەنی هەموو وەکو عێراقی خاوەنی دەستوری عێراقین کە ئەو مافانەی لە دەستوری عێراقیە بە کورد بۆ کورد ئاماژەی پێکراوە. یەکێکن لە باشترین ئەو خاڵ و دامپێدانانەی کە لە مێژووی کوردان نەبۆشتیوە. لە ڕاستیە ئێمە خاوەن هەرێمێکی فیدراڵین، خاوەن ناسنامەی خۆمانین، خاوەن زمان و کەلتور و خاک و جوگرافیا و کشت و کاڵ و هەموو شتێکی خۆمانین. خاوەن حکوومەتی هەرێمی کوردستانین، مەبەستم ئەم حکوومەتە نیە لە ڕاستیە. خاوەنی پەرلەمانین. لەکوێ؟ خاوەنی پەرلەمان و حکوومەتێکین لە دەوڵەتێکی دیکە کە ئەویش خاوەنی پەرلەمان و حکوومەتێکی دیکەیە. بەڵام قسەکە ئەمەیەکە ئەوەی کە بەتەنگ هاوڵاتی و پرس و دۆزی کوردەوە نییە و نایە، ئەو بەرپرسانی دەسەڵاتداری یەکێتی و پارتین لە هەرێمی کوردستان کە نایانەوێ پرسی کورد لە عێراقی داتەوە بەرەو چارەسەر و عاقلی چارەسەرکردن برن و بەردەوام ئەیانەوێ پاشکەوتوو چاو لە دەستی هەم خۆیان هەم بەغداش بن. ڕۆژنامە نووس محەممەد مەحموود دووبارە سپاس بۆ ئەمەدە. سپاس بەوەش. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ هێشتا کوێسە بیسەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.